کاتی ئەوترێ هاوپەیمانی پێویستە ئەو شوێنەی کە ئیتر شارێک بێ وڵاتێک بێ هەموو ئەو ڕێکخراوانەی کە لەوێ هەن ئەو ژنە چالاکوانانەی کە لەو شوێنە هەن بەسەر بکرێنەوە و بانگێشت بکرێن بۆ ئەو چالاکیە ئیتر هاوپەیمانی بێ کۆنفرانس بێ کۆنگرە بێ هەر شتێک بێت کە لە بواری ژنە بە ناوی ژنەوە کار ئەکرێت یا هەنگاوێگە هاوێژرێ بەڵام ئەوەی کە دروست بووە بەڕاستی من لە ڕاگەیاندنەکان کاتێ بینیم هیوادارم کە کارێکی باش بێت هیوادارم کە ژنان بتوانن هاوپەیمان بن یەک ڕیز بن کارێک بکەن پێشنگایەتی بکەن بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین چاو لەوان بکەین بەڵام بەداخەوە کەوانیە ئەکرێ چونکە ینی تەنها ئەو ژنانە هەبوون کە لەو شارە بوون کە لە پایتەختی بەناو هەرێمی کوردستان پێویست بوو کە بزانن ژنانی تریشن چالاکوانی تریشن ڕێکخراوی تریشن کە کاری زۆر جددی کار و خزمەتی زۆر جددیان کردووە پێویستە ئەو ژنانەش ئەو ڕێکخراوانش بەسەر بکرێنەوە بەڵام ئەوە نەکراوە من بە هۆکاری سیاسی ئەزانم کە تەنها ئەو ڕێکخراوانەی ئەو هەنگاوانەی کە ئەو ژنە حیزبیانە ئەی هاوێژنێ ئەو ڕێکخراوانەی کە سەر بەلایەنە سیاسی و لایەنە حیزبیەکانن ئەوانن کە ئەو کارانەیان کردو ئەو کارانە ئەکەن لەبەر ئەوە ژنانی ئازادی خواز و ژنانی کە ڕێکخراوەکانی تر بە گرنگ نابینن و بە گرنگیان نازانن لەبەر ئەوە بانگێشتیان ناکەن لەبەرەوە گرنگیان پێ نادەن لەبەر ئەوە هەتا بە شاراوەیش ئەو کارانە ئەکەن بۆ ئەوەی کە کارەکەی خۆیان بکەن بەبێ ئەوەی کەسانی کە ژنانی تری ئازادی خواز بزانن ئەوە هۆکارەکەیە کە ژنانی ئازادی خواز هەیە ڕێکخراوی تر هەیە کە بەڕاستی و بە جددی بە عقلێتێکی ژنانە کار بۆ ژنان ئەکەن بەڕاستی ڕوبەڕووی تونند و تیژی ئەبنەوە ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە کە ئەو زوڵمانەی کە لە ژن ئەکرێت چ کارێکی بۆ بکەن هۆکارەکان چین ئەی خەنە ڕوو چارەسەریەکانیشی چین لەو بوارانە کار ئەکەن ئەوانە کە ڕێکخراوە ژنانە حیزبیەکانن گرنگی نادەن بۆ ڕێکخراوە ژنانە کە بە عقلێتێکی ژنانە ئیش ئەکەن و بەڕاستی بە خۆبەخشی ئیش لە بواری ژنانە ئەکەن کە بە عقلێتێکی ژنانە ئیش بۆ ژن بکەی جیاوازە لەوەی کە حیزبێک ڕێکخراوێکی ژنانە دابنێ بە ناوی ژنەوە بۆ کۆمەڵی دەستکەوتی خۆی و بە ناو ژنەوە کە ئیش بکات لەبەر ئەوە بەو جۆرە ڕێکخراوە زۆربەی ڕێکخراوی تریش بانگێژ نەکراوە تەنها نەک ڕێکخراوی ئێمەوەکو ڕەژاک ڕێکخراوی تریش هەیە ژنانی تری تا ئازادی خواز هەیە ئەوانش هەر ئاگاداریش نەبوون لەو کۆبنەوەی کە ئەو ژنانە دروستیان کردووە دیارە ئێمە دەستخۆشی لە هەر کەسێک ئەەکەین کە ئیش بۆ ژنان کا و ئامانجی ڕاستەقینەی ئیشکردن و خەباتی مەدەنی ژنان بێ لە ڕاستیا من ئەو هاوپەیمانیەم بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە لاپەڕی هەندی هاوڕێمەوانێ بینیم بەڵام خۆم لە ناخی خۆما تۆزە نیگەران بووم وتم ئەگەر هاوپەیمانێتێکی وا بۆ ژنان بکرێ بۆ ئیشکردن بۆ ئامانجی ڕاستەقینەی خەباتی مەدەنی پێویستە بە هەموو ڕێکخرا و هەموو پرۆژە و هەموو کەسە چالاکەکان بوترێ دیارە من خۆم وەکو ئەندامی دەستەی دامەزرێنەری پرۆژەی ژنجیانە هیچ ئاگادار نەکراومەتەوە کە پرۆژەی ئێمە پرۆژەیەکی سەربەخۆشە کەس پێی نەوتوین و لە هەمان کاتە ئەندامێکی زۆر چالاکم لە کەمپینی یەکڕێزی ژنان کە ئێمە دیارە ئەو کەمپینەمان ڕێخستۆ سەر بە هەموو دەنگ و ڕەنگەکانین هیچ کەسێکمانیان ئاگادار نەکردوتەوانێ یعنی ئەمە خۆی پرسیارە بۆچی کەواتە ئێمە ئاگادار ناکرێنەوانێ ئەگەر هاتوو هاوپەیمانیە بۆ ئیشکردن بۆ ژنان بێگومان ئەمە یەکریزی تێکداوە یەکریزی ژنانی تێکداوە ئامانجە ڕاستەقینەکەی ئێمەی تێکداوە بۆ ئیشکردن چونکە بەڕاستی ئەگەر وانە بووە ئەبوو ژن بکوژرێ ئەبوو ژن بەو شێوەیە بڕفێنرێ ئەبوو کەسێک لە بەڕێوەبەراتی تونند و تیژی لە کاتی ئیشکردنە شید نەقی محەممەد ئەبێ بکوژرێ یعنی کەواتە ئەمە خۆی پەرتەوازەکردنە ئەمە خۆی لێدانە لە ئیشی ژنان حتا لێدانە لەو کەسانشکە لە بەڕێوەبەراتی تونند و تیژەکانە ئیژەکەن بێگومان تا ئێمە پەرتەوازە بین ئەمە لە سوودی دەسەڵاتە